خۆشحاڵم کە یەکێکم لەو دوانزە کەسەی ئەمساڵ براوەی خەڵاتی ئەڵمانی فەڕەنسی بۆ مافی مرۆڤ و سەروەری یاسا بووم. ڕاستیەکەی لە ساڵی 2016ەوە هەردوو دەوڵەتی ئەڵمانیا و فەڕەنسا پێکەوە ئەم خەڵاتیان دروست کردووە بۆ پشگیریکردن لەو چالاکوانانەی کە لە بواری مافی مرۆڤ لە شوێنی جیاواز و بەتایبەت لە شوێنێکە کە تووشی ئاستەنگە بنەوە و کێشیان بۆ دروستە بێ و هێشتاش بەردەوامە بن. بۆ پشتگیری لەو جۆرە کەسانە ئەم خەڵاتە دروست بووە و پرۆسەکەش بە شێوەی ئەوەیە کە لە پێشە هەر وڵاتێک تقریبان من 5-6 مانگ پێش ئێستا ئاگاداریان کردمەوە کە من بژاردەی عێراقە بم بۆ ئەم خەڵاتە. هەر وڵاتێکە بێت کاندیدێک بپێوێ بۆ ئەم خەڵاتە بپاڵێوێ. هەر وڵاتێک دەبێت کاندیدێک پاڵێوێ بۆ ئەم خەڵاتە و دوایی کاندیدی ئەم وڵاتە لەگەڵ کاندیدەکانی ترا ئەچنە پێش بڕکێوە و سەرنجام لیژنەیەک بڕیارەدا لەسەر پیاوەکان و هەموو ساڵێکیش لە ڕۆژی مافی مرۆڤ ڕۆژی جیهانی مافی مرۆڤ کە دەی دوانزەیە خەڵاتەکە ئیعلانەکرێت. بۆ من ئەمە پشگیرێکی زۆر گەورە بوو ڕاستەکەی بۆ بزوتنەوەی مافی مەدەنی و بزوتنەوەی ژنان بە تایبەتی چونکە ئێمە لێرە ڕۆژانە تووشی کێشە و دژایەتی کردن و بەرهەڵستی ئەبینەوە و بە تایبەت لە ساڵی پارە هێرشێکی زۆر ڕێکخرا و کرایە سەرمان بۆ زڕاندنی ناوبانگ و شێواندنی حەقیقەت و هەروەها بۆی وا بکەن کە شوێنگەی ئێمە لە کۆمەلگای لاواز بێ و چیتر ئەو گەنجانی کە ئومێدیان بە ئێمە گوێمان لێ نەگرن. هەوڵێکی زۆریاندا کە ئێمە بێدەنگ بکەن. خۆشببختانە ئەم خەڵاتە و بۆ نمونایەکی لەو شتانی کە کردیان جگەلەوەی کە کارەکانی ئێمەیان زانیاریان لەسەر کارەکانی ئێمە شێواند ئیتیهامی گەندەڵیشیان کردین و هەروەها ئەم خەڵاتە وەڵامێکی زۆر باش بوو بۆ پشگیریکردن و پشتڕاستکردنەوەی ئیشەکانی ئێمە. بێگومان ئەو فەندەی کە ئیتیهامی ئەوەیان کردین تۆمەتی ئەوەیان خستە پاڵمان کە ئێمە گەندەڵیمانتیا کردەوە فەندێکی یەکێتی ئەوروپا بوو و ئێستا ئەم دوو دەوڵەتە لە ناو یەکێتی ئەوروپا خۆیان هاتوون هەڵسەنگاندنیان کردووە خەڵاتەکەیان بە یەکێک لەوانە بە من بەخشیوە. مە پاپشتێکی گەورەیە و ڕاستکردنەوەی حەقیقەتیشە. بۆ من زۆر گرنگ بوو لەسەر ئاستێکی تر کە ئەمە بەم شێوەیە ڕۆی چونکە زانم کە من بۆ خۆم مامۆستام لە زانکۆ وە ساڵهای ڕاهێنەرم لە بواری یەکسانی جەندەر و مافی ژنانە. گەنجێکی زۆر هەبوون کە خۆیان زۆر جار بە منیانەوت لە فیدباکەکانە بە شخصی بە ئیممیل بە تەلەفۆن کە زۆر خۆشحاڵن کە لە خولی ڕاهێنانەکە بەشداریان کردووە یا لەوانەکەی من سوودمەند بوون و زۆر حەزەکەن کە بتوانن ئەوانیش چالاک بن. بەڵام ئەو هێرشە گەورانی کە کرایە سەر ئێمە وەکوم ترسێک وابوو ترساندنی ئەو گەنجانی تریش بوو کە لەوانەیە بیانەوە لەم بوارە ئیش بکەن. بۆیە زۆر گرنگە گەنجەکان ببین و تێبگەن کە وەختێکە تۆ کار لەسەر عەدالەتی کۆمەڵایەتیەکەی بە تایبەت لە شوێنێکی وەکو کوردستان کە شوێنێکی زۆر ئاڵۆزە و مێژوویەکی چەوساوە و پڕمەترسی هەیە بێگومان تووشی گێرم و کێشە بیت و تووشی کێشە و ڕوبەڕووبوونەوە بیت بەڵام زۆر گرنگە کە بەردەوام بێ و لە کاتی خۆشیە دانپیانان وەرەگریت و ئەو کارە باشانەی کە کردوتە جارێکی تر دێتەوە و لە شێوەی خەڵات و دانپیانانی جیاوازە بۆ تەگەڕێتەوە. من زۆر خۆشحاڵ بووم و ئەمە بە بڕوای من پەیامێکیشە بۆ حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق کە مافی مرۆڤ بەڕاستی لە بەداخەوە لە داکشانایە لە ئێستاە گرتنی ڕۆژنامە نووسەکان و ئەو زۆر و سنووردارکردنەی کە ئێستا لەسەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوە ناحکومیەکان هەیە و هەروەها ئەو هەموو هێرشەی کە کرێتە سەر چالاکوانان سەر کەمایەتیەکانی وەکو یەزیدیەکان و بێدەنگی حکومت لە هەموو ئەمانە داکشانێکی گەورەی مافەکانی مرۆڤن لە میدیای ئازاد و ڕادەت بڕین و مافی ژنان و هەروەها و هیوادارم کە ئێمە بتوانین هیوادارم ئەم پەیامە بگات بەگوێی هەم حکومەتی هەرێمی کوردستان و هەم دەوڵەتی عێراق کە چیتر ئەم پێشێلکاریانە ڕابگیرێت و لە مساومەکانە لەگەڵ هێزە جیاکانە بە تایبەت لە پێش هەڵبژاردنە چیتر مساومە لەسەر مافی ژن نەکرێت بۆ ڕازیکردنی هەنێلایەنی نەریتی و نەریت خواست. زۆر سپاس بۆ هەموو لایەک و دەستان خۆش بێ بۆ ئەم راپۆرتەش.